گەنمە شامی بەرازیلی ئۆکرانی ڕووسی حەچی منتوجی عالەمە لێرە یکەم بە گۆشت بیەم بە هاوڵاتیەکەم دووبارە گۆشتەکە ئێوانە هێننەوە سەر ئێمە بە قاچاق ئەوانەی کە بۆیە شویان نافرۆشێ هێلکەی تورکی لە مەغزەنە غەز نەکرێ حتا ئەو کاتەی سعریان بۆ ناکات لەگەڵ زانیان لیان خەسارە بێ ئەینێرن بۆ ئێرە لە تانجەرۆ مۆری لێدرێ ئەیەن بە هاوڵەتەکانتان ئەمە دەجار بەرنامەمان لەسەر کرد ئەم بەرنامە بۆ بەرنامە ئێمە بۆ هاتوین حەلێکمان بکەن داوا لە بێگەرخان نەکەین ئەگەر چارێکمان بۆ ناکە ئێمە سپاسەکەین دەست لە کار بچێشێتەوە زەختێک لە حکومت بکە یعنی معقول نییە گومرجی برایم خەلیل ئەم هەموو بەستووە کاتام دیەوە مەشروع هەیە ناوی بانە بین لە دووەکە هێلکەکەی ئەکاتە کارتۆنی ناوخۆوە ئی تورکی ئەیهێنن بازاڕەکانی هەولێر و سلێمانیان نوێران کردووە بە ناوی حەقلی ناوخۆ مۆر و تاریخی ئێرەی لێن زەرەکان قورسە ڕۆژانە ئێستا لە 3000 زیاتر ئەکەوێت بە دوونی و بە 2400 ڕۆژان و دەواتی ئەم شەو بەڵێ زەرەکان دیارە زۆرە وڵە ئەگەر وا بڕوات تووشی شکستە بین ئەبێ دەواژەکانمان داخین کارە ساتێک ڕووەدا ئەمە زیینەماڵ ئێمە زیینەماڵ بەخێوەکەن کە زیینەماڵمان بەخێو کرد کە نەیفرۆشین مردارە بێتەوە ئەم دەخێ ئێستا هەر سێ پارێزگاکە گرتوێتەوە چونکە حکوومەتی مەرکەزی ڕێی بینی هەرێم و حکوومەتی فیدرالی گرتووە بە بیانوی چی ئەمە من خۆمە دەستێکی بینم دەستەکە چۆنە ینی صاحب دەواژینەکانی ئێوێ ینی حەقلەکانی ئێوێ ئەمەیان کردو بە یاسایی ئەم قامزەرە بە یاسایی قەزل لەگەڵ ڤێتەرنەری و وەزارەتی زەراعە یاسایەکان دەرکردووە کە مریشکی هەرێم نەچێت بۆ ناوەڕاست و بۆ باشوور